لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر هەژارێکت دیوە، لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر هەژارێکت دیوە، بەڵام لە خوانی ئەمڕۆکەت هیچت بە ئەو نەبەخشیوە. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر سەرپۆشت پۆشیوە، بەڵام لەژێر سەرپۆش لێوت بەشێتێ زۆر پێکەنی. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر خوێنەری قورئانی، بەڵام گومان لە ئایاتی هەموو دڵتی داتەنیوە. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر تۆ لە خودا ترسی، بەڵام لە ترسی سامانت تا بەیان دڵت لەرزیوە. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر هەموو ساڵ لە حەجی، بەڵام لە حاڵی بێحاڵێ هەواڵێکت نەپرسیوە. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر تۆ لە خودا ترسی، بەڵام لە ترسی سامانت تا بەیان دڵت لەرزیوە. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر هەموو ساڵ لە حەجی، بەڵام لە حاڵی بێحاڵێ هەواڵێکت نەپرسیوە. لە مرۆڤبوونت گومان کە ئەگەر مەرجی ئێمەت بینی، هێندەی ئازاری دڕکێکیش دڵت بۆم ڕانەچەنی. وصفت قد ناكر بدم، وصفت قد ناكر بدم. سيد سردار محمد محمد
محمد محمد محمد ودلي برندار خوي طبيب لقمان محمد. بكسري دردي صافي أدرد حالي بشي وقربان أوف أوف طبيبي درد داراني خدايا حشيمي دلبرين داران خدايا طبيبي درد داراني خدايا حشيمي دلبرين داران خدايا بالرحمي خد بباريني خدايا هرتو يا وديري مخلوقي خدايا هرتو يا وديري مخلوقي خدايا أود أشياء لويش كانوا لبحران أود أشياء لويش كانوا لبحران بأمري خالقي كونا لأسمان أتدى رزقي بيش كونها نقال أمو عاقل سري سور ما خدايا أمو عاقل سري سور ما خدايا أتستايرهم غفوري أتستار غفار غفوري لكن أخبار عصيانا دبوري أتبنا بداي أي خوي غفوري أمك تسول راحميتم خدايا أمك تسول قابيتم خدايا كي أي غفار بهمو من جلد بداي خدايا بهمو من جلد بداي خدايا طبيبي درد داراني خدايا طبيبي درد داراني خدايا حشيمي دلبرين داران خدايا بالرحمي خد بباريني خدايا هرتو يا ودي
بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕبێت لە خێر و خۆشی تاعات و عیبادەتی بانگی پیرۆزی ڕەمەزان لە گشتلایەک قبول بێ و خوای دلۆڤان بە میهر و مەرحەمەت و بەزەی خۆی سۆزی خۆی بڕژێنێ بەسەرمانە و تەواوی دەرگاکانی ڕەحمەت و لوتفی خۆی بەڕووماندا لەم مانگە پیرۆزەیە بکاتەوە. خۆشەویستان و ئازیزان، خۆم بە خۆشحاڵەزانم کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە جێی برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا میدیا حسەین من لە خزمەتانە ئەم بەرنامەیە پێشکەشەکەم. هەر لەم شەوە پیرۆزەدا داوای دوعای خێر و نزای خێر بۆ مامۆستا میدیا بکەین کە لەبەر باری تەندروستی نەیتوانی ئەم بەرنامە لە خزمەتانە بێ و ناچار من تەکلیف کرام بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بم. خۆشەویستان، ئەم بەرنامەیە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە میوانداری دەنگێکی ڕەسەنی کوردی، دەنگێک کە لە بابەتی مۆشەحات و مناجات و بابەتی ئاینیدا دەنگێکی ڕەسەن و کوردیانەیە. مامۆستا مەلا دەشتی ئەو دەنگەی کە هەمومان پێی ئاشناین و کەم تا زۆر لەگەڵ میلۆدیە خۆش و ڕەسەنەکانی نێوتەکە و خانەقاکانی ئەم کوردستانە خۆشەویستە لەگەڵیدا ژیاوین. بۆیە بەناوی ستافی ئەم بەرنامە و تەواوی هاوکارانم زۆر بەگەرمی بە خێرهاتنی مامۆستای بەڕێز و خۆشەویست مەلا دەشتی ئەەکەین. سوپاس بۆ ئامادەبوونتان کە جەنابیان ڕێیشی دووریان بڕی و لەم بەرنامە خۆشەویستەیە بەشدارمان بوون. دووبارە سوپاس دەکەین. خوای گەورە مۆفەقتان کە مامۆستاگیان دەنگتان هەرزوڵاو بێ. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سوپاس بۆ خوای گەورە، سوپاس بۆ جەنابتان و ستافەکەتان کە بەڕاستی ماندوو بوون. جەنابیشت ئەلحەمدوللیلا کەسایەتی جەنابیشت شتێکی دیار و ڕۆن و ئاشکرا ئینشاءالله خوای تەعالا ڕۆژووی مانجی ڕەمەزان لە هەمومان قبول بفەرمێ ئینشاءالله. ئەمڕۆ زۆر خۆم بە پێ خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ میوانداری ئەو بەرنامەیە پڕ لە پێز و خێر و بەرەکەتەم کرد ئینشاءالله. هیوادارم خۆمان و کوردستانمان هەر چوار پارچە ئینشاءالله پڕ بێت لە خێر و لە بەرەکەت و دوور بین لە بەڵاو موسیبەت ئینشاءالله. یاخوا بە خێر بێ مامۆستاگیان، خۆشحاڵ بین زۆر زۆر. هەروەها زۆر بەگەرمی بە خێراتنی مامۆستا کاروان و ئەم ستافە دەست ڕەنجینە ئەەکەم. یاخوا بە خێر بێن. سوپاس بۆ دەست و پەنجەی ڕەنجینی ئێوەش. مامۆستا من ئەلبەتە جەنابەت غەنی و نەعنی تعریف پێویست ناکە مەسەلەن باسیەوە بکەین، بەڵام پێم خۆشە بە حکمیەوەی کە بابەتەکە ڕەمەزانە و قسەیەک لەسەر ڕەمەزان و ئەو بابەتانە بکەین. جەنابەت وەکو مەسەلەن مەداحێک، وەکو کەسێک کە هەمیشە لە مناسبە تایبەتەکانە کۆمەڵە شتی تایبەتی خۆتت هەبووە. ڕەمەزان وەکو مەداحێک چی بە جەنابەت بەخشیوە و چه هەست و سۆز و ئیحساسێکی لای تۆ دروست کردووە؟ ڕەمەزان خۆی لە ئەسڵدا مامۆستا قوتابخانەیەکە بۆ ئەو کەسانەی کەوا بیانەوێ پاکسازی و خۆیان پاک بکەنەوە. خوای پەروەردگار دەفەرمێ قەد ئەفلەح مەن تەزەکا. خوای تەعالا دەفەرمێ سەرکەوتوو سەرفرازن ئەوانەی کەوا بەڕاستی خۆیان پاک دەکەنەوە. یەکێک لەوانەی بە دڵنیاییەوە ڕەمەزانە فاکتەرێکی ئەساسیە بۆ ئەوەی کەوا ئێمە بزانین کە هەموو لایەکمان جا لە چینی دەوڵەمەند و فەقیر هەمووی دەبێتە هاوتەریب، یعنی هیچ فەرق پێک ناکرێت لەبەر ئەوەی ئەگەر تۆ هەست بە برسیتی بکەیت دەوڵەمەندەکەش هەر هەست بە برسیتی ئەکا. و لە هەمان کاتیش خوای تبارەک و تەعالا دەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن. أو گەورەترین دیاریە بۆ أمتي أو پیغمبر عليه الصلاة والسلام كخواد فرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن كبراسي لو ما انقدا قرآني تيدا نازل بوا جاء پیغمبر صلى الله عليه وسلم همو كاتو وقت كاني لقر حضرتي جبريل معلومي زنابتا كوا قرآنيان دور كرديتوا حتى زارشيان پیغمبر صلى الله عليه وسلم ويستي ببيش حضرتي جبريل بكوي خوي تعالى فرموي لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه. زاوية براستي رمضان زوجت ما في ذاك من وكو خوم كبراستي كرمضان ديتن يعني قرآن كاريتشي بتهوج يعني مداديت كلبر أوي زوجت لخوم دبين موا بحكمي وي دكت ما خزمة تراويح ونيجو عبادته
ئیدی لە سەدەقات و لە چاکە و ئیدی بەرنامەی هەمە ڕێک لە تەلەڤیزیۆنەکان خۆتت هەیە مامۆستا وەکو تەراویح؟ بەڵێ بڵێ مزگەوتی نورم بەرێ ماشاءالله دەشتان ساپی مامۆستا. من حەز ناکەم زۆر بە قسە جەناب بوو بگرم چکە حتمما دڵنیام بینەرانی خۆشەویستیش پێیان خۆشە کە جوان لە دەنگە خۆشەکەی جەنابەت بێ بەڕاستی. ئەگەر میلۆدێکی ترمان حازر بێ و بابەتێکی تر ئامادە بێ بچینەوە خزمەتی بینەرانی خۆشەویست. ذكرنا
للرازي قردون دم دم آوايا شيتي عاشقان دنيا وقيامت ويك دم آوايا شيتي عاشقان بەو بسکە خەم بەربا دەدەم لە حەرفی لاو لەم دەدەم شادیم هەموو بەغەم ئەدەم ئاوایە شێتی عاشقان بە شۆڕ و بە غەوغاوە دێم بەلاو هەم بە ئیلاوە دێم بە جێگە و بێجێگاوە دێم ئاوایە شێتی عاشقان. ماشاء الله. بەو عەشقە بەو عەشقە سەرمەستەوە دێم بەو هەستە بەو نەستەوە دێم بەو پلە بەو پۆستەوە دێم ئاوایە شێتی عاشقان. گەشتم بە عەشقی دۆست مەست شۆردم لە غەیری هەردوو دەست تا ڕووی وە دەرخە هەرچی هەست ئاوایە شێتی عاشقان. ئاور لە ئەفلاک بەردەدەم گەردی بە بادی خاک دەدەم ئاوی دڵی غەمناک دەدەم ئاوایە شێتی عاشقان. سەرگەشتەی بووی ئەوم ئاشوفتەی مووی ئەوم حەیرانی مەهڕووی ئەوم ئاوایە شێتی عاشقان. بەو عیشقە گەستەم بێقەرار زنجیری دەستم زوڵفی یار من چاو لە دەستم بۆ کەنار ئاوایە شێتی عاشقان. ناوم بە بەدناوی چووە ناوم بە بەدناوی چووە ئاشتیم بە وێنەی جەنگ چووە عەقڵ و خیرەتم تەنگ بووە ئاوایە شێتی عاشقان.
نعی بەزانم من نەنەنگ نەکوچەی تاریک و نەتەنگ بمکوژە بەو تیرەی خەدەنگ ئاوایە شێتی عاشقان. خۆشەویستان و ئازیزانی دیمەن تیڤی دووبارە سڵاوتان لێبێ. هیوادارم کە لەگەڵمانە خۆشترین و جوانترین ساتەکانی ژیانتان بەڕێ بکەن. مامۆستا گیان دەستخۆشیت لێکەم و دووبارە دەستخۆشی لەم ستافە عزیز و خۆشەویستەی کە بەڕاستی بە دەست و پەنجەیان ئێمان بردە مەملەکەتێکی تر. سوپاستانەکەم یاخوا دووبارە دەستان خۆش بێ. مامۆستا میلۆدیەکانت بەڕاستی تایبەتن. حەزەکەم لەسەر میلۆدیەکانە پرسیار بکەم بەڕاستی ئەم میلۆدیانە هەر جەنابەت خۆت ئامادەیان ئەەکەی دروستیانەکە یان مەسەلەن زۆربەی هی تەکێ و خانەقاکان و بەڵام جەنابەت ڕۆحێکی تازەتر و جوانترت کردەوە. زیاتر مامۆستا بە حکمی ئەوەی برێن ئەو بابەتە میلۆدی شعرەکان زیاتری هەندێک مامۆستایانە، بەڵام وەکو خۆم برێم کە زیاتر تەسیری خۆم لەسەر شعرەکان، ینی گوتنەوەی میلۆدیەکان خۆم ئاوازەکانی مەسەلەن زیاتر بۆ دادەڕێژم. وابزانم زۆربەی شعرەکانی ئەو میلۆدیە زۆر زۆر جوانانە سافی هیرانیە. بەڵێ قوربان جان سافی شتێکی زۆر جوانی هەیە. دڵبەرا دڵ بێ. بەڵێ زۆر کاتێمە لە مەجلیس و مناسەباتەکانە ئەیڵێن لا پێم خۆشە کۆپلەیەکی بڵێم و ئیتر جەنابی شەی مطریبی حەریفانمان پێشکەشکەی ئەلبەتە بە مەوالێک و ئینجا چینە ئەوە. دولبەرایە دڵێ بێقرارە چاوەکایانم گریە بایارە سینەکایام هەر داغدایارە دولبەری دڵێ بێقرارە یاریەکە گەمێ سەد هەزایارە مرگی دێڵ بۆت کەوتەدایەوە عەقڵ و هۆشم پێنەمایەوە بۆیە سایار تا پام سوتایەوە دولبەری دڵێ بێقرارە یاریەکە و گەمێ سەد هەزایارە أي رفيقاني طريقان دربي عشقم شاركان أي رفيقاني طريقان دربي عشقم شاركان يا بجاري بمكوجان زرقان بخنجر فاركان يا بجاري بمكوجان زرقان بخنجر فاركان بۆ شکاری مرغی وحشینە کەڵە و شایەنە بۆ شکاری مرغی
وحشينك الله وشاينا عشقي تساوي بازي خوامم عشقي تساوي بازي خوامم ويا راوي كودك مطربي حريفا ناس كمانا المخواني اي مطربي حريفا ناس كمانا المخواني اوازيتو يا بودي ودفعك اماني اوازيتو يا بودي ودفعك اماني أزمد الشفا يا سادة يبوم لدبر بطولة أزمد الشفا يا سادة يبوم لدبر بطولة أو دردي دل حتى كي سيما وعمري فاني أو دردي دل حتى كي سيما وعمري فاني كان قعودا وابزانا يا ودودا وليدا كان قعودا وابزانا يا ودودا مقرار قيم هودا داسكن برشاد وماني مقرار قيم هودا داسكن برشاد وماني ثقيلة الحذر كسارم لدار دي سركا ثقيلة الحذر كسارم لدار دي سركا زاريتشي يقنا زركا تخوى مصافية يهيراني زاريتشي يقنا زركا مصافية خوا دەنگە خۆش بێ مامەساگیان دەست پەنجەیەوەش خۆش بێ دووبارە ماشەڵڵا ئەم میلۆدیە هەر خۆی زۆر ینی نەشەیەکی زۆر عەجیبی تایە حیجاز لە ئەو بابەتە زۆر جار دەبینی ڕوبەڕووم دەبیتەوە لەو بابەتە ینی زۆر کەسێ ڕەخنە دەگری بەڵام خۆی لەش ئەسلی خۆیدا ئەو شعرا ماوەسە تایر تۆفیقا ئاوازەکەی بەڵێ بەڵام وەکو میلۆدی و شعرەکە ئیسافی هیرانەیە لە ئاخیری شعرەکە گەرجێت دابیتێ مەسەلەن دەڵێت جارێکی یەک نەزەرکە بۆ سافیە هیرانی کەمە زۆر جار هەیە مەسەلەن ئەمە شت تێکەڵ دەکەین ماوەستا ینی خەڵکانێک حەز دەکەمیان لەو بوارەوە زۆر ڕۆشنبیر بن بەڕاستی چونکە لەبەر ئەوەی شعرەکان عولەما دەفەرمون المعنى في قلب الشاعر یعنی تو جەنابەت کە شعرێک باز دەکەی یا شتێک دەڵێ ئەو هۆندراوەیە خۆی لە خودی خۆیدا عەشقەکە لە دڵت دەری دەکەی
جا هەیە کەسانێکی مەسەن بۆ معشوقی خۆی دەڵێ و هەر کەس خۆی بەرپرسیارە لە خۆی لە ناو قەلبی خۆی لە دڵی خۆیدا. بەس هەر مامۆستا خۆی لە ئەدەبیاتی عیرفانە بابەتی ینی نەزەر مانا و ینی مەودایەکی زۆر گەورە و فراوانی هەیە لە ئەدەبیاتی ئێستا مەسەرەن مامۆستا لە شعرێکی تقریبا ڕوبەڕووی ڕەخ نەبوومەوە دەڵێ ڕوومەتی صاحب شەفافە شکلی سوورەت نوری سافە زارێکی بتکەم تەوافە نامەوێ قەت جەننەتێ. ئەوە شعری چێە مامۆستا ئەحمەدی کۆرە بەڵێ ئەوە لێرە ئەو شعرە مەجازە مەسەلەن دەڵێ ڕوومەتی صاحب شەفافە ینی ڕوومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە نور و جوانە صاحب شەفافە ئەوەندە تەنک و جوانە لەبە تەنکیەکەی دیارە مەسەلەن زۆر ڕۆنە دەفەرمێ جارێکی بتکەم تەوافە نامێ تەواف هەر بۆ دەوری بیت خولانەوە بە چوار دەورەی بیت کراوانە بەڵام لێرەدا دەفەرمێ یەک جار بە دەوری تۆیا بسوڕێمەوە بە ڕەوزەی محەبەت و خۆشەویستی بەهەشتم بۆ چییە؟ ئێمانە کە تۆ هاتیە ناو خۆشەویستی و ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێ ما بین قبری یا ما بین بیتی و منبری ڕەوضەة من ریاض الجنة ما بین قبری من و ماڵەکەی من پارچەیەکە لە بەهەشت. هەر مامۆستا بێجگە لەوەش یعنی ئێستا زۆربەی زۆری عاریفەکان ئێوە لە هەولێر زۆر لەسەر سافیە ڕوونەمێش لێرە لەسەر مەحویە ڕۆین مەحوی ینی بەجددی شێخی ئەم مەنتیقەی سلێمانیەیە ئەڵبەتە نا سافی پیاوێکی گەورەیە بەڕاستی مامۆستا کاروان مەحوی زۆر جوانە فەرمێ دەبێ حورمەت بگیرێ جێنەزەرگەی حەزرەتی یارە کە ناکا دەم بەدەم تۆفانی غەم زێر و زەبەرچاوم ئەڵێ ئەم دڵە کە شوێنی مەسەلەن تەجەلیکردنی معشوقە ئەڵێ ئەبێ ڕێزی لێ بگیرێ بۆ لەبەرەوەی جێنەزەرگەی حەزرەتی یارە خوا خۆی نەزەرێ بکات لە دڵی هەر ئینسانێ قەلب المؤمن عەرش بە دڵنیایەوە ئەو دڵە ئیتر یەک پارچە ئەبێ بە نور. زۆربەی زۆری عورەفاکان کە مەسەلەن باسی نەزەریان کردووە ئەلەو بابەتەوە مەسەلەن باسییان کردووە حەزیان کردووە کە ئەم دڵە بە یەک پارچە ببێتە جێنەزەرگەی جلۆی خوا. یاستان پرسیارێکی دیکە مەسەلەن بۆ نمونە بۆ بینەرانی خۆشەویستیش مەسەلەن خوای گەورە باسی لە بەهەشت دەکات دەفەرمێ ئەنهار من خەمر بەڵێ ڕاست لەذەة للشاربین کە باسی عەرەق دەکات لە قورئان بەڵام خوای تبارەک وتعالە باسی خەمری کردووە بەڵام لەکە خەمرەکەیدا لا فیها غەول ولا هم عنها ينزفون ڕاست مێشیان نابە و لە هەمان کاتیش تام و چێژێکی تایبەتی هەیە ئەو خەمرێکە خوا باسی کرد جا ئەو مەحەبەتەی کە سۆزەکان کە عاشقەکان و عاریفەکان باسییان کردێ خەمر و عاشق و ئەو بابەتیان لێک داوە ئەو مەبەستی خۆیان مامۆستا هەر زمان عاجزە لە دەربڕین یعنی ئێستا بۆ نمونە بۆ شتێک کە ئینسان زۆر خۆشحاڵکە عورەفا هیچیان نەدۆزیوەتەوە بە غەیری مەی و بادە و ساقی و ئەمانە بەکاری بێنن کێشەکە لەوا زیاتر خۆی ئەبینێتەوە بەڵێ خۆشەویستان نازانم ئەگەر کاتمان مابێ پێم خۆشە دێنەوە خزمەتی جەنابت و بابەتێکی دیکە پێشکەش بە بینەرانی خۆشەویست بکەین و شعرێکی تازەم ئامادە کردو ئینشاءڵڵا وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیوادارم یعنی بە دڵی بینەرانی خۆشەویست بێ کە ئەوە کاتی وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام شعرەکە و میلۆدەکەی خۆشەویستێکی خۆمە بەڵام خۆم ئاوازەکەم بۆ داڕشتووە ئینشاءڵڵا لە خزمەتیان بێ.
ئیشارەی بەردە و سیوایە کرد عائیشە بەدەم تاڕیە کرد ئیشارەی بەردە و سیوایە کرد عائیشە بەدەم تاڕیە کرد ئەگەر لوتفت هەبێ یا ڕەب ئیمانە بێ بە پەرژینم ئەگەر لوتفت هەبێ یا ڕەب ئیمانە بێ بە پەرژینم لە باتی سەیری دونیاکەم بە چاوی دڵ تۆ ئەبیدم بەهشتم کەی لە فکرایە بەهشتم کەی لە فکرایە مەبەستم بەندەگی تۆیە ئاواتم تۆی ئیمانم تۆی دڵ عەرشە و جێتە ئەیبینم چەندە دۆزەخ بڵێ سەی بێ باکم نییە لە شاڵاوی چەندە دۆزەخ بڵێ سەی بێ باکم نییە لە شاڵاوی بە عشقی تۆ گەڕژا بێ بەسەر سینەمدا ئەسرینم ئالەو بادەی ڕەواجدارە لە بازاڕی هەواخواهت دەبا بێ وا پەرێشانم بەبێمەی نایە تەسکینم
طريقة الذي عشق مشاركة أي رفيقاني طريقة الذي عشق مشاركة جاي ريب مكوجين جاير جنب خنجر بركة شمس بيباتو على يجي أمضري إلي قد نكر مكايم كان وباللوق مال مورد وعلى ذاك كان وباللوق مال مورد ساير قولي شاني ابني ما راكزني ساير قولي شاني دخبي ما یاخوا دەست خۆش بێ جا ئەوە جاریش ئاوا شتی لە پڕ و بەبێ خۆ ئامادەکردنی جاری بچیتە نایە زۆر خۆشە بۆ یەشێک لە لەزەت و چێژیان بەرنامانە ئەوەیە کە بەبێ خۆ ئامادەکردن بەڕاستی بچیتە ناو هەندێک میلۆدی زۆر خۆشەوە کە بەڕاستی قوربانم مامۆساییان زۆر زۆر خۆشحاڵ بووین من حەزەکەم پرسیارێک لە جەنابەت بکەم بەهۆی بە حکمەوەی کە لە مانگی ڕەمەزانای کۆمەڵی خاصیت و تایبەتمەندێتی هەیە مانگی پیرۆزی ڕەمەزان حەزەکەم ئەگەر بە کورتیش بێ باسێکی ئەو تایبەتمەندێتیە بکەی بۆ بینەرانی خۆشەویست و ئیتر دواییش وابزانم کاتی بەرنامەکەمان بەرەو پایانەچێ خۆی مامۆستا لە ئەسڵدا یعنی ئەمە کە باسی ڕەمەزان دەکەین یەک لە خاصیەتەکانی ئەوەیە ئەو ڕەمەزانە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیذا جاء رەمەضان فتحت أبواب الجنة وغلقت أبواب النيران وصفدت الشياطين يعني يقول خاصة كان أو كاتك كوا مانجي رمضان هل كم روجي خواهي تبارك وتعالى دروي رحمة خير وبهشت نعمة كاني بهش بسر عبد كانوا بند كاني خوي دكاتوا وأجري دوزخ داد خد بسروي أو كسانك تمام باريشن وهروها شياطين كان يعني الشيطان كان كوتو زنزير ذكرين يعني أو قوتان نامنة وكوي بيش رمضان لبروي أو تايبة مندية زور زور جورتري يعني مثلا بونمونا لرمضان دا سنة لمنزلي فرزة سنة لمنزلي فرزة بونمونا مثلا أجر سنة شي بيش نجي عصر ذكي خواي تبارك وتعالى بمنزلتي فرز بود دنوسي مثلا خيرك للرمضان بحفتاية سنبونمونا دا أو تايبة من ديانا للرمضان هي غير رمضان دانية براستي دستكان خوش بمام صاجان وابزانم
کاتی بەرنامەکەمان بە کۆتا گەیشتووە و مێمە زۆر حەزمانەکە زیاتر لە خزمەت تابین بەڵام کات بوارمان نادا و دوجاری شەرە بێ ماڵاوایی بکەین و ئینشاءالله بە ئومێدەوەی کە توانی بێتمان کات و ساتێکی پڕ لە سۆز و مەحەبەت لەگەڵ بینەرانی خۆشەویست بە تایبەتی لە مانگە پیرۆزەیە بەسەربەرین کۆتا سرودمان پێشکەشکەی کۆتا مناجات دوجار ماڵاوایی لە جەنابیشت و ئەم ستافە جوانە و بینەرانی خۆشەویستی شەکەم بەم بابەتەی کۆتایی جەنابی مامۆستا مەلا دەشتی دێمە کۆتایی و پایانی ئەم بەرنامەیە ومێ دەخوازم کە سەرەتا و کۆتایی هەموو کار و هەموو کردەوەیەکتان پڕ بێت لە خێر و خۆشی ئازیزانی دیمەن تیڤی تا بە گەیشتنەوەیکی تر هەموو لایە بەخواست پێرم سپاسی بێپایانم بۆ تەواوی هاوکارانم خواتان لەگەڵ ماڵتان ئاوە روحي شيرينم لبارسي امرك ما يلدنيا امرك ما يلدنيا روحي شيرينم لبارسي امرك ما يلدنيا امرك ما يلدنيا نوري بنا يساوى كانم بمبلس وسمسيا بمبلس وسمسيا بمبلس وسمسيا بقباح الزبير بوي ساكا يصافد هبيا ساكا يصافد هبيا ذاكو مردن من محالة روين بلو قابيا روين بلو قابيا روين بلو قابيا ودين نتقمنا ما وفكره هاشم كم بوار أقري مرجي عزيزا ويل زار قمر بوار ويل زار قمر بوار ويل زار قمر بوار يا دي درنا سيل قلب منظر اي رخسارك اي منظر اي رخسارك دلوكو آوين عكسي قدوب الله يقرتوا قدوب الله يقرتوا قدوب الله يقرتوا شدري مني مار ونار هردات لكات انتامي هم قراجي عزيز مبارك مني حرد حالة من قزن قادامي شوقي خواجة ذا ولا قبرستاني بقي قولي ذكر ذا وقم بتكشي حذرتي رسول الله ما صلوات هاي كيدا بيها بسمع مدينة تابلم أخي أواق تابلم أخي أواق كيدا بيها بسمع مدينة تابلم أخي أواق تابلم أخي أواق مصطفى عاصي لقابي فخري عالم كوتواق فخري عالم شدبواق